ئەو ژن بێدانەی کە خۆشەویستی لە نێوانیاندایە یەکتریان بە دڵ و بە گیان خۆش دەوێت تەماشا دەکەی کێشە و مشکلیان زۆر کەمە. بەڵام ڕۆژێک گوێمان لە باوباپیری خۆمان نەبوو، زۆر بەمان کە بە دایکمان بڵێ خۆشم دەوێت یا دایکمان بە باوکمان بڵێ خۆشمان دەوێت، ئەوانەمان نەبینی بە ئاشکرایەت، نازانم لە پشتی پەردەوە. بەڵام مەبەستم ئەوەیە سەیرەکی کێشە و مشکلەکان زۆر بوون. لەبەرەوە فکرەیەکی عەشایری زاڵ بوو بەسەرماندا، ژن چییە بڵێم خۆشتمەوێ، بیکەمە کەڵەگا بەسەرمەوە. کەڵەگا نییە، مەسەلە کەڵەگا نییە. ئاخر بەیانی کە خۆششنەوێ ئەو کاتە دەبێتە کەڵەگا، ئەو کەڵەگای کە تۆ باسی دەکەی، ئەو کاتە کارەسات ڕوو ئەدات. بۆی ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بفەرمووی ڕۆڵێکیان لە دەربڕینی خۆشەویستیە، لە خۆشەویستی خێزانەکەی خۆتا ڕەزیلی و چروکی مەکە. چونکە ئەگەر تۆ وان نەکەی کەلێنێک لە نێوان خۆت و خێزان تا دروستەکەی، ئەو کاتی کە ژن پیاوێک خۆشی نەوێ ناچار ئەبێ ئەگەر لە خوا نەترسێ لە ڕێگای حرام و خۆشەویستێ پێیاکات. چونکە دەڵێ من پێویستم بە کەسێکە خۆشمی بێ، پیاوەکەم خۆشمی ناوێ، ئەمجا ئەگەر لە خوا نەترسێ کەلێنێک دروست ئەبێ لەوانەی خەریکی خیانەت بێت. بۆیە خۆشەویستی بۆ خێزانی خۆت حرام نییە، چونکە خوای گەورە دەفەرمێ وەجەعەلە بەینەکم مەوەددەتەن وەڕەحمە. مەوەدە لە حوبیش بەقوترە، واتە خوای گەورە دەفەرمێ لە نێوان ژن و مێردا ئێمە خۆشەویستیمان دروست کردووە لەگەڵ ڕەحم و بەزەیە. هەر کاتێک خۆشەویستی و ڕەحم و بەزەیی لە نێوان ژن و مێردا نەما، ئەو ژن و مێردە فاشلە، نەجاحەت نایەنێ. بە دوعاکردن ئەو دوعا لەو دەکا یا ڕەبی خوا لە ناوت بەری، ئەو دوعا لەو دەکا خوا لە ناوت بەری، ئەمەکەی ژن و مێردیە. کەواتە ئەگەر پێت خۆشە سەرکەوتوو بی، خێزانیشت بە هەمان شێو دەبێ خۆشەویستی بۆ تۆ دەربڕێت، تۆی خۆش بوێت. بۆیە عیب نییە، شەرمەزاری نییە. خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانیان بە ئێمە کردووە خێزانی خۆمان خۆش بوێ، ژنەکانیش بە هەمان شێو دەبێ پیاوی خۆیان خۆش بوێ. بەڵام بە توندوتیژی خۆشەویستی دروست نابێ زۆر جار. ئەو ژن بێدانەی کە خۆشەویستی لە نێوانیاندایە یەکتریان بە دڵ و بە گیان خۆش دەوێت تەماشا دەکەی کێشە و مشکلیان زۆر کەمە. بەڵام ڕۆژێک گوێمان لە باوباپیری خۆمان نەبوو، زۆر بەمان کە بە دایکمان بڵێ خۆشم دەوێت یا دایکمان بە باوکمان بڵێ خۆشمان دەوێت، ئەوانەمان نەبینی بە ئاشکرایەت، نازانم لە پشتی پەردەوە. بەڵام مەبەستم ئەوەیە سەیرەکی کێشە و مشکلەکان زۆر بوون. لەبەرەوە فکرەیەکی عەشایری زاڵ بوو بەسەرماندا، ژن چییە بڵێم خۆشتمەوێ، بیکەمە کەڵەگا بەسەرمەوە. کەڵەگا نییە، مەسەلە کەڵەگا نییە. ئاخر بەیانی کە خۆششنەوێ ئەو کاتە دەبێتە کەڵەگا، ئەو کەڵەگای کە تۆ باسی دەکەی، ئەو کاتە کارەسات ڕوو ئەدات. خوا حرامی نەکردووە پێ بڵێ خۆشتمەوێ. ژن بە پیا و پیاویش بە ئافرەت بە خێزانی خۆی بڵێ زۆر شتێکی ئاسایی و شەرعیە، گوێ لە کەسێکیش مەگرن دەڵێەوە ناپیاوی ترسنۆکیە، نەخێرەوە غیرەتە، ئەوە شەرعی خوایە، ئەوە پاڵەوانیە. لەگەڵ خێزانی خۆتا ڕێک و پێک بی خۆشت بوێ، خۆ لە تۆ لەگەڵ دوژمنە ناژیت.